ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری گەرمیان بڕیارماندا سەردانی ئەو حیزبانە بکەین کە لە ڕێگەی خۆیان و لە ڕێگەی ڕێکخرا و گروپ و چالاکوانەکانیانەوە ڕۆڵیان هەبووە لە بواری ڕۆشنبیری و هونەری و کەلەپۆریدا. ماڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری کوردستانیش یەکێکە لەو حیزبانەی کە لە گەرمیاندا بەڕاستی ڕۆڵی بەرچاویان هەبووە لە چالاکی ڕۆشنبیری و کەلەپوری و هونەریدا لەم چەند ساڵی ڕابردوودا. ئێمە وەک پێزانینیەک بە باشمانزانیوە بە پێویستمانزانی کە سەردانیان بکەین و لە نزیکەوە سوپاس و پێزانینی خۆمانیان پێشکەش بکەین هەروەک کردمان و هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ خوازین. دیارە لە بوارەکانی تریشدا کۆمەڵی دادگەری ڕۆڵی خۆی هەبووە، بەڵام ئەوەندەی پەیوەندی بە ئێمە هەبووەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری گەرمیان فۆکەس خستنە سەر هەردوو بواری هونەری و ڕۆشنبیری و دواتریش بواری کەلەپوری بووە. جارێکی تر ئێمە هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ ئەخوازین. ئێمە ئەمڕۆ پێشوازمان کرد لە وەفدی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری گەرمیان کە هاتبوون بە مەبەستی دەستخۆشیکردن لەو کار و چالاکیە هونەری و ڕۆشنبیانەی کەوا ماڵبەندی گەرمیان لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ئەنجامی داوە. حقیقەت کاری ڕۆشنبیری و هونەری کارێکی گرنگە بۆ پەیوەندی بە کلتور و ڕۆشنبیری میلەتەکەمانەوە هەیە. ئێمە بە گرنگە زانین وە کار و چالاکی زۆرشمان لەو بارە ئەنجام داوە و لە بەرنامە و پلانیشمان هەیە شتی گەورە لەو بارە ئەنجام دەین و دەستخۆشیمانیش کرد لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری گەرمیان بۆ کار و چالاکی و پاڵپشتیانەی کەوا دەیکەن